نرن کاگل خلک روجلات چاوکارو سالان نوروز واتای خواب پارزه برز علی کریمی نویسکار شروع وکار سیاسی جلون دونه بمرای ما هیویدی کرد که روجلات کردستان ون تبلی ما بیاناله شرط و مرجین هی ایرشن سرگل کرد هر بوی آوای کرد در بدر کرنه گل خلک روجلات کردستان نوروز چاوکارو حتی روجایی رو تبی حموز زخت و ایرشان واتای خواب پارزه زۆر سپاس سڵاو برێز بۆ خەڵکی ڕۆژاوای کوردستان بۆ شەڕەبانە قارەمانەکان بۆ میوانە بەڕێزەکانتان ئەو ساڵ بەداخەوە لە کاتێکدا ئێمە نەورۆز پیرۆز دەکەی کە کارەساتێکی جیهانی ڕووی لە مرۆڤایەتی کردووە من هیوادارم بەڕاستی بەدڵ هیوادارم لەو سەردەمی نەورۆزەدا کە کۆمەڵانی خەڵکی جیهان و بە تایبەت کۆمەڵانی خۆشەویستی کوردستان لەو بەڵایە بەخباشی ڕزگاریان بێت و بتوانین ئەوەی تێپەڕێنین وەکو یەکێک لە کارەساتە سروشتیەکان حقیقەت ئەوەیە کە ئەگەر ئێمە لە زۆر شتدا لە چوارپارچەی کوردستاندا کە دابەش کراوین لە زیاتر لە 500 ساڵە بووین بە دوو پارچە زیاتر لە 100 ساڵە بووینەوە چوار پارچە ئەگەر لەسەر هێژمونەیەک لەسەر شتێکی مشخص لەسەر شتێکی ئەوەدا ئێمە یەکمان نەگرتۆ یەک شتی مشتەرەکمان نییە بەڵام حقیقەت ئەوەیە سپاس بۆ ڕێبوارانی ڕۆشنبیری سەدەی ڕابردوو بە تایبەت پیرەمێردی نەمر لە شاری سلەیمانی لە چلەکان و لە سیەکاندا ئەو پیاوە گەورە ئەو شاعیرە مەزنە هەستا شتێکی دۆزیەوە بۆ ئەوەی کە هیچ نەبێ کورد شتێکی هەبێ بتوانێ هەمومان متحید لە دەوری کۆبی ئەوە بوو کە بە تاقی تەنێ ڕووی لە چیای مامەیارە دەکرد هەموو ساڵێ و دەبچوو لەوێ نەورۆزی پیرۆز دەکرد بە خۆشێوە لە چەند ساڵی ڕابردوودا لە 30 ساڵی ڕابردوودا بەهۆی شۆڕش و تێکۆشان لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان و ئەوە 12 ساڵە لە ڕۆژاوای کوردستان نەورۆز بوو بە هێمایەکی بەرخودان بوو بە هێمایەکی ڕزگاری بوو بە هێمایەکی کە هەموو کوردەکان بتوانن متتەفق لەگەڵ هەموو یەک بەیەکەوە لەسەر ئەوە ساغ بن و ئەوە جێگای دەستخۆشیەکە بە تایبەت لە 12 ساڵی ڕابردوودا خەڵکی قارەمان و خەڵکی بە وەچی ئامەد دیاربەک هەموو ساڵێ نەورۆز بەو پڕی عەزەمەتەوە بەڕێوە دەبن و هیچ نەبێ ئێمە کوردەکانی چوارپارچەی کوردستان شتێکمان هەیە هەموو ساڵێ کە بتوانین لەسەری کۆک بین و لە شانازی پێوە بکەین حقیقەت ئەوەیە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان ماوەی 40 ساڵە ڕژیمێک حکوومەتێک دەستی بەسەر وڵات داگرتۆ کە لە شەمشەمە چۆرەکانی کە کۆرۆنایان هێناوەتە وڵات تاریک بینترن لە شەمشەمە چۆرەکان پیسترن و ئەوە تەنانەت کۆلتور و تەقالیدی نەتەوەکانیشی لەژێر چۆکی عەبای مەلایان ناوە و ڕۆژهەڵاتی کوردستان لە خامۆشی لە سانسۆر لە سەرکوتدا بەڕێوە دەچێت حقیقەت ئەوەیە کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە درێژایی سەردەمی ڕزا پەهلەوی و فڕانی پەهلەوی ئەوان چونکە فارسەکان زۆر بە توندی نەورۆزیان دەکرد کوردەکان تا ڕادەیەکی زۆر ئەوان هەمال دەکرد بە دواتر لە سەردەمی کۆماری ئیسلامیدا ئەوە هەمومان دەزانین کە بە هۆی ئەشکەنجە و سێدارە و زیندان و ئەوات کوردەکان ئەو دڵ و دەرونیان نەبووە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە بە خۆشیەوە بەرەو پیری نەورۆز بچن و هەموو خۆشیەکانیان تەقریبەن لە خۆیان حرام کردووە بەڵام لە ئەوە بەو معنای نییە کە نەورۆز جێژنی کوردان نەبێ حقیقەت ئەوەیە کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستاندا چەند نەتەوەیەک لە دێرزەمانەوە بەیەکەوە ژیاوین لە دەرد و میحنەت لە کارەساتە سروشتیەکاندا ئێمە لە پشتی یەکتر بووین بە تایبەت نەتەوەی کورد و فارس و گورجی و ئازەری ئەوانە لە دێرزەمانەوە لە جێژنی نەورۆز وەکو ئێمە دەگرێن و ئێمە دەبێ ئەو جێژنە نەورۆزە بکەینە جێژنێکی ناوچەیی جێژنێکی چەند نەتەوەیی و لەوەدا ئێمە نابێ
بیر لەوە بکەینەوە کە نەورۆز تەنیا و تەنیایی کوردانە نەخێر نەورۆز ئەمونەتەوەکانی مزۆپتامایە ئەو ناوچەیە کە لە دێر زەمانەوە ئێمە لە زمانی بابل و ئاشوریەکاندا پێکەوە ژیاوین لەو ناوچەی و زۆریش خۆشە کە حتا زۆرتر نەتەوە و خەڵک نەورۆز جێژن بگرن بۆ ئێمە خۆشترە حقیقەت ئەوەیە کە ئەمڕۆکانە ئێمە دەبێت شتێک ببینینەوە کە نەورۆز لە هەمووان مناسبترە ئەویش ئەوەیە کە ئێمە بە ئاڵایەکی مشتەڕک بە شعار و دروشم و هێژمۆنێکی مشتەڕک هەموو چوارپارچەی کوردستان لە دەوری کۆبینەوە و بەوەی بتوانین یەکێتێکی نەتەوەیی هەموو ساڵێ زوو بکەینەوە لەگەڵ خوشک و براکانمان لە ڕۆژاوا لە باکوور لە ڕۆژهەڵات و لە باشوور ئەگەر ئەمە ئەوە نەکەین ئەوە حقیقەت ئەوەیە کە پارچە پارچەبوونی کوردستان کە دوژمنان و داگیرکەرانی کوردستان کردویانە ئێمە بۆ خۆمان قبولی دەکەین ئەمن خۆشحاڵم کە لە 50 ساڵی ڕابردوودا نەورۆز بۆتە جێژنێکی نەتەوەیی کوردان بۆتە جێژنێکی ڕزگاری بەخش و بەخۆشێوە زۆربەی سەرکەوتنەکانی گەلی کورد هەرچەند شکستی کوردیش و کارەساتەکانیش هەر دەمانجی نەورۆزدا قەوماون بەڵام زۆر شتی خۆش لە نەورۆزدا قەوماوە و ئێمە دەبێ ئەوانە خۆزینەوە جێژنیان بگرین و پێکەوە ئیتحاد و یەکێتی برایەتی کورد دووبارە زەخکەینەوە و ئێمە یەک نەتەوەین لە هەر چوار پارچەی کوردستان دەبێ ئەوە پەرامۆژ نەکەین کە کورد ڕاستە دوژمن دەکی کردووە بەڵام ئێمە یەک نەتەوە و یەک وڵات بله برز علی کریمی دوسیک مهم بنرن بله برز علی کریمی ام یاوج بگرن دوی هر کرده کیوی کی چها بکش نوروز 2020 بکورتی اونجی مساج خو بدن جبر کدم کیمای من لنوروزی او سالدا لبدایتی سالی نوێدا بەڕاستی ئاوات دەخوازم و ڕوو لە خەڵکی ڕۆژهەڵات دەکەم کە ئیتر بڵێن بەسە 40 ساڵ لەژێر دیکتاتۆریەت و لەژێر تاریکی حکوومەتێکی زۆر کۆن و دواکەوتوو حکوومەتێکی نامرۆڤانە ئیتر بێنە دەر و زنجیری کۆیلایەتی بپسێنن و ئێستا وەزعەکە زۆر باشە لە ڕۆژهەڵاتی کوردستان شرایەتێک ئامادە بووە کە خەڵکان کۆمەڵانی خەڵک دەتوانن بە باشی کەلکی لێوەربگرن حکوومەتی کۆماری ئیسلامی چ لەباری ئابووری چ لەباری سیاسی چ لەباری ئەو نەخۆشیەی کە ڕووی تێکردووە و نەیتوانیوە کۆنتترۆلی بکە وایرسی کۆرۆنا ئەمە هەلێکی باش بۆ کۆمەڵانی خەڵک کەوتۆ کە بچێ و ئەبا و مندیلی مەلاکان ڕاکێشێ بیانێتە خوارێ و ئەو حکوومەتە بێنێتە ڕووخاندن من هیوادارم لەو ساڵدا خەڵکی ڕۆژهەڵات کە زۆری گوێ دەچێ ئەو بۆچوونە و ڕازگەڕێت کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بتوانن جێژنی سەرکەوتن جێژنی ئازادی بەسەر شەمشەمەشۆرەکانی زەمانەدا بگرن و دووبارە ئازادی و خۆشی و شادی بۆ کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵات دێنەوە لێرەوە ڕوو لە هەموو پارچەکانی تری کوردستان دەکەم کە لە نەورۆز بتوانین کەڵک وەربگرین بۆ یەکێتیەکی نەتەوەیی بتوانین چەندین جار ئێمە بۆ خۆمان حەولماندا خەڵکی دیکە کە بتوانین کۆنگرەیەکی نەتەوەیی چێ بکەین هەر نەکرا و ناحەزان نەیان هێشت و یا تەنانەت دەستی ناوخۆ بە گوێی ناحەزانی بێگانەی کرد و ئێمە کۆنگرەی نەتەوەییمان لە 2013 لە هەولێر بۆ ساز هیوادارم بتوانین ساڵی نوێدا ئێمە بەرەو کۆنگرەیەکی نەتەوەیی بۆ استراتیژێکی یەکگرتوو لە ڕۆژە قەیرانیەکاندا لە ڕۆژە کارە ساتبارەکاندا ئێمە بتوانین یەک سیاسەتی یەکگرتومان هەبێ و ئەوەش تەنیا و تەنیا بە چەترێکی یەکگرتوو دەکرێت لە ژێر ناوی کۆنگرەی نەتەوەیی هەروەتر من ئاوات دەخوازم کە چوارپارچەی کوردستان خەڵکی کوردستان هەموو تاکەکان حەول بدەن بۆ یەکگرتووی کۆلتوری بۆ یەکگرتووی زمانی بۆ یەکگرتووی هەموو کۆمەڵایەتی توانین کە لە نەورۆزدا ئەو پەیامە بگێنین کە ئێمە یەک نەتەوەین ئێمە یەک وڵاتی و لە دوا ڕۆژدا ئێمە ئارەزووی هەموو کوردێکە کە ئەم نەتەوەیە لە دەوری یەک بە یەک ئاڵا بە یەک وڵات توانێ جەژنی نەورۆزی خۆی بکاتەوە نەک ئەوەی کە چوار پارچە بێت من هیوادارم کە
فرسەتێکی مناسبە ئێستا کوونێ خەڵکی باشووری کوردستان و دەسەڵات لە باشووری کوردستان دەست لە گەندەڵی هەڵبگرن. ئەو میلەتە گوناحە، ئەو میلەتە زۆری زوڵم لێکراوە، ئیتر حەیفە عەیبە بەرگەی زوڵمی ناوخۆ ناگرێت. زۆر 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 شکرەیە بۆ گەلی کوردستان کە دەسەڵاتی خۆماڵی لە باشووری کوردستان بەرووبوومی ئەو میلەتە بخوا، بەرووبوومی ئەو خەڵکە بخوا، مەعاشی داگیر بکات. هیوادارم کۆمەڵانی خەڵکی باشووری کوردستان چیتر لە زوڵمی قبول نەکەن. بله ام گلک سپاس کن علی کریمی نویسکار شروعکار جه روجلات کردستان لندن مرابو گلک سپاس بونر خواندن و مساج و دایش برکو دم من اما هر بها برز غریب حسو افسروکی تفکر جواک دموکراتیک تفدم گلک سپاس بو هاتن آوجی محمد عبدالله افسروکی تفکر آزادی ج سلیمانیه ل باشری کردستان گلک سپاس بو وجی تماشاوان هجام جی خاطر خلو درجه بخوازن بهیویا نوروز کی کوب به جی اتفاق و یکتیه نها دنا و خوشی دبینن نوروز و پیروز به شب باش.